بەکردەوە دەرهێنانی سەر لە نوێی حکومی ئەعدام لە بەرچاوی خەڵک، ترسی ڕژیم لە ئاخێزی خەڵک. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە لەم دوایانەدا حکمی ئەعدامی 2 کەس لە بەرچاوی خەڵک لە دادگایەک لە فولا شاری ئیسفەهان دەرکراوە. بەم شێوەیە دەرەکەوێت کە ڕژیم شانۆی ئەعدام لە بەرچاوی خەڵک کە دەمێک بۆ ڕایگرتبوو بە ئامانجی ترسانی ئەوان سەر لە نوێ دەستی پێکردوەتەوە. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ شەپۆلی ئەعدامی بێدادگایی بێوەکیل و لەگەڵ ئەشکەنجە و توندوتیژی هاتە سەرکار و لە 43 ساڵی ڕابردوودا دەیان هەزار ئینسان لەوانە زیندانیانی سیاسی ئەشکەنجە و ئەعدام کردووە. ڕژیمی ئیسلامی یەکێک لە چەند وڵاتی ئەوەڵی ئەعدام لە جیهاندایە و ڕادەی ئەعدامیەکان بە بەراورد بە حەشیمەتی وڵات پلەی سەرەوەی جیهانی لە بەربەریەت و توندوتیژی لە دژی مرۆڤایەتی لەم وڵاتە نیشانەدات. ئەعدامی زیندانیانی سیاسی محکومکردنی ژمارەیەکی زۆر لە زیندانیانی ئاسایی بە جورمی جۆرا و جۆر بە ئەعدام لە ڕەوشەکانی ناسراوی ڕژیمی ئیسلامیە بۆ بڵاوکردنەوەی ترس و سەپانی یاسای کۆنەپەرستانە و سەرەڕۆیانەی ئیسلامی. بەڵام کاتێکەم ئەعدامانە لە شوێنە گشتیەکان، لە مەیدانەکان و مەیدانە وەرزشیەکان، لە شوێنی کار و ژیانی خەڵک بەکردەوە دەردێت، ئامانجی ڕژیم جێگیرکردنی زۆرتری توندوتیژی و ناردنی پەیامێکە بە کۆمەلگا کە بۆ مانەوەی ڕژیمی ئیسلامی لە هیچ جەنایەت و توندوتیژیەک پارێز ناکات. لە 1-2 دەی ڕابردووی ڕژیمی ئیسلامی هەر ڕۆژ لە گۆشەیەک لە شارەکان چەند ئینسانیان لە بەرامبەر چاوی خەڵک بەدارەوە کردووە و وێنە و فیلمی ئەم توندوتیژیا ئاشکرایانەی لە ڕاگەیەنەرەکانی حکوومەتی بڵاو دەکرایەوە و تەنانەت لە کێشانەوەی نەقاشی ئەعدام لە کتێبە دەرسیەکانی منداڵانی مەدرسەکانیش پارێزیان نەکردووە. ناڕەزایەتی و دەنگ هەڵبڕینی خەڵک و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی جیهانی لەوانە لێبوردنی نێونەتەوەیی ڕژیمی ناچار کردووە ئیعدام و ئەشکەنجە بە شاراوەی ئەنجام بدات و بۆ ماوەیەک شەلاق لێدان و ئیعدام لە شوێنە گشتیەکان هەڵگرێت. بە زۆرتربوونی ناڕەزایەتی خەڵک لە ئێران لەگەڵ هاتنە سەرکاری تاڵەبان لە ئەفغانستان، لەگەڵ بڵاوبوونەوەی توندوتیژی ڕێکخراوە تێرۆریستە ئیسلامیەکانی وەکو داعش و هەشتی شەعبی، لەگەڵ بڵاوبوونەوەی شەڕ و توندوتیژی و ئاساییتربوونی زەبروزەنگی نظامی و پۆلیسی، جارێکی دیکە کۆماری ئیسلامی توندوتیژی ئاشکرای خۆی بە خەڵک نیشاندا. تەقەکردنی ڕاستەوخۆ لە ناڕەزایەتیەکانی خەڵک، کوشتنی هەرڕۆژەی کۆڵبەران لە کوردستان و سوغدبەران لە بەلوچستان، بریندارکردنی جوتیارانی ئیسفەهانی بە فیشەکی ساچمەیی، بەکارهێنانی ئیسپری مەرگهێنەر و گازی ئەشکاوەر لە دژی ژنان کە دەیان هەوێ یاریە وەرزشیەکان چاو لێ بکەن، هەوڵ بۆ تیرۆر لە دەرەوەی وڵات و ڕەفاندنی نەیاران لە هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین، موشەکبارانی کوردستان و هەوڵە تێرۆریستیەکان لە دژی حیزبە سیاسیە کوردیەکان، درێژەی ئەشکەنجە و ئیعدام لە زیندانەکان و لەم دوایانەشدا ئیعدام لە شوێنە گشتیەکان، چەندین نمونە لە زۆرتربوونی توندوتیژی ئاشکرا و دژە ئینسانی لەلایەن ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی ئێرانە. ئەوەی کە زۆرترین ئیعدامەکان لە محکومینی دادگاکانی عادی بووە، ناتوانێت ئامانجی سیاسی شاراوە لە پشت دەرکردن و بەکردەوە دەرهێنانی تەواوی ئەو حکومانە داپۆشێت. ئیعدامی زیندانیانی ئاسایی و سیاسی لە زیندانەکان، ئیعدامی مناڵانی ژێر 18 ساڵ تەمەن، بەکردەوە دەرهێنانی مەراسمی ئیعدام لە بەرچاوی خەڵک، شەلاق لێدان، بردنە سەرەوەی گوشارەکان بۆ سەر هەڵسوڕاوانی بزوتنەوەکانی مەدەنی و کۆمەڵایەتی، دەرکردنی حکمی زیندانی درێژماوە بۆ کەسانێک کە لە چوارچەوەی هەڵسوڕانی عەلەنی و تەنانەت یاسایی کاریان کردووە، لەوانە هەڵسوڕاوانی کرێکاری، وەکیلەکان، ڕۆژنامەوانان و هەڵسوڕاوانی مافی مرۆڤ، ئەمانە هەر هەمویان ئاڵقەکانی زنجیرێکن کە ئامانجی کنترۆڵی کۆمەلگای لە حاڵی هەڵچوون بە زەبری زۆر و سەرکوتا. پاساوی ڕژیم بۆ دەستبردن بە ڕەهەندە بەربڵاوەکانی ئەم کردەوانە ئەوەیە کە گۆیا لەم ڕێگەوە یەکەم ئەمنیەتی کۆمەلگە دەباتە سەرێ و دووهەم دادپەروەری و عەداڵەت بەکردەوە دەردێنێت. هەردووکیان پاساوانە فری و کارانە و درۆیە. لە بابەت ئەمنیەتی کۆمەڵایەتی یەکەم ئەوە خودی ڕژیمی ئیسلامیە کە ئەمنیەتی لە ژیانی خەڵکی وڵاتە هەڵگرتووە، لەبەر ئەوەی کە ڕەهەندەکانی بەکردەوە دەرهێنانی توندوتیژی و کوشتنەکانی وەحشیانە لەلایەن ڕژیمی ئیسلامی بە هیچ جۆرێک لەگەڵ ڕادەی توندوتیژیەکان و جەنایەتە تاکە کەسیەکان هەڵناسەنگێندرێت. ئاستی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە کاناڵەکانی مافیایی ژێر کنترۆڵی سپای پاسداران و دەستگا ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک لەگەڵ قەبارەی فرۆشیارە تاکە کەسیەکان هەڵناسەنگێندرێت. ڕادەی زەوتکردنی ئەمنیەت لە ژیانی خەڵک لەلایەن ڕژیم لە ڕێگەی دەخاڵەتەکانی بەردەوام لە بەشی ژیانی خصوصی خەڵک لەلایەن بەسیجیەکان و گەشتەکانی ئەمری بە معروف و نەهی لە منکەر و لێباش شەخسیەکان
کە کۆی لەگەڵ ڕادەی جورمە تاکە کەسیەکان کە بە هۆکاری تاکە کەسی و کەسێتی ئەنجامەدرێت هەڵدەسەنگێندرێت. دووهەم، ئەزمموی تەواوی کۆمەلگەکان و ئامارەکان و ئیتلاعاتی جێباوەڕ نیشان دەدەن کە لە هیچ کۆمەلگایەک ئەمنیەتی خەڵک لەم ڕێگەوە نەچوەتە سەرێ، بەڵکو بە پێچەوانەوە نەفسی ئەعدام هەستی تۆڵەستنەوە و ڕەوانناسی تونند و تیژی پەرەپێدات. کاتێک کوشتن لە بەرامبەر کوشتن لەلایەن دەوڵەتەوە ڕێگە پێدراو بێت، بۆچی کەسانی ترهان نەدرێن کە بەدەستی خۆیان ئەم بەناو عەداڵەتە بەکردەوە دەربێنن؟ لابرنی ئەعدام بەو مانایەیە کە گیانی ئینسان لە حەقیقەتدا بەبایەخە و لەگەڵ لابرنی مجازاتی ئەعدام لە سەرەتاکەیەوە گیانی ژمارەیەکی زۆر دەپارێزرێت، لە کاتێکدا کە بەکردەوە دەرهێنانی ئەم مجازاتە نەتەنها ڕۆڵێک لە هێنانە خوارەی ڕادەی جەنایەتەکان نییە، بەڵکو کاتێک دەوڵەتەکان بەپێی یاسا دەست بۆ کوشتنی ئینسانەکان لە ژێر ناوی مجازاتی ئەعدامەدەن، لە ڕاستیدا لە هێنانە خوارەوە لە بایەخی گیانی خەڵک ڕێگە بۆ دووپاتکردنەوەی ناو کۆمەلگا خۆش دەکەن. پاساوێک کە لەم پەیوەندیەدا بۆ حکمی ئەعدام هەیە درۆیەکی ئاشکرایە، لەبەر ئەوەی کە ئەوەڵەن ئینسانەکان زاتەن خراپکار، قاتڵ، قاچاقچی و جەنایەتکار لەدایک نابن، بەڵکو لە هەڵسەنگاندنی کۆتاییدا ئەوە شەرایەتی مادی ژیانی کۆمەڵایەتیە کە ئەوان بەرەو خراپەکاری و جەنایەت هانەدات و دەوڵەتەکان و چینی دەسەڵاتدار بەرپرسیارەتی سەپاندنی ئەو شەرایەتە مادیە بەسەر ژیانی خەڵکیان لە ئەستۆیە. کەسانێک دەبێت مجازات بکرێن کە بەستێنەکانی کۆمەڵایەتی بۆ کردەوەی جەنایەتکارانەکان دەخوڵقێنن، بەڵام ئیدعای بەکردەوە دەرهێنانی عەداڵەت لە ڕێگەی مجازاتی ئەعدام لەوەش بێئەساسترە. ئەگەر قەرار لەسەر بەکردەوە دەرهێنانی عەداڵەت بێت، تۆمەتباری سەرەکی خودی ڕژیمە کە هەزاران ئینسانی بەهۆی بوونی باوەڕەکانیان و بەهۆی خەبات بۆ باشتربوونی بارودۆخی ژیان لەم کۆمەلگایەدا کوشتووە و ماشینی جەنایەت و کوشتاری یەک ڕۆژیش ڕانەگرتووە. بەکردەوە دەرهێنانی عەداڵەت لەلایەن ئەم ڕژیمەوە چۆن چاوەڕوانەکرێت؟ دەبێت ئامرازی ئینسانکوژی حکوومەتەکان بە ناوی ئەمنیەتی گشتی لە دەستیان دەربێنین و بیرڕای گشتی بەوە باوەڕ بێنن کە دووپات بوونەوەی قەتڵی نەفسی دەوڵەتی بە ناوی مجازاتی ڕاگر تەنها بە جەنایەتی ئەعدام مەشروعیە دەدات و نەهادینەیەکات. ئەم ڕژیمە بۆ بەقای عومری نەنگینی خۆی پێویستی بە ماشینی قەتڵ و کوشتار هەیە. ئەو ماشینە ئەبێت تێک پشکێنین و ڕێگری لێ بکەین. بێگومان لە دوا ڕۆژدا کە کۆتایی تەمەنی کۆماری ئیسلامی ڕادەگەیەندرێت، نەتەنها مافی ژیانی هیچ تاکێکی کۆمەلگە زەود ناکرێت، بەڵکو بە فەرمانی شۆڕاکانی خەڵکی جەنایەتی هەموو جەنایەتکارانی ورد و گەورەی کۆماری ئیسلامی لە ڕێگەی دادگای یاسایی بە دوواداچوونی بۆ دەکرێت، بەڵام بەسەر هیچ کەسێکدا حکمی ئەعدام ناسەپێندرێت.